ساعتها إن شاء الله الكومبانيا هون دي كأبليكيشن هون دي ما تسكتوا لبيشان جاي هم نشار استماعي كلا لاين فايف ولا بصورة كرامو وجداري بيشان جاي ما كده كم الله جنجي بتوانا وباشي مشاربان ناسي كم الله جنجي ناس كده وانا ما هي تبدين بدعات وإيش كنا بدنا أبليكيشن كأنه لسه خانو بريء وزمن خانو بريء لسه تأثير على قريب كردستانا وباش ما زاني وجداري بيشان جاي كأنه وشانس كزيادة بعد گەنجە بەتوانەکانی خۆمان بێ و مشکل لە شاری سلێمانی چانسێکی باشان پێ بێ بەشدار بن لەمانە ئەزموونی کارکەن وێنەکانی تازە بن ئێمە ئەوهەلەمان پێدادن و هەروەها ئێمە سوپاسی فایبەرلابسەکەین ئەم پێشەنگاییە کردووە بەهیوان پێشەنگای زیاتر باشتر بکەن بۆی گەنجە بەتوانەکانمان دەرکەون لە کوردستان. زۆر سوپاس. We as Slovenia, we are a company that are completely dedicated to data science and artificial intelligence services, and we are glad that we could participate in FiveOne Labs Global Partner Entrepreneurship Week, and it was a very well managed event, and we encourage these events to happen more and more in the future as it benefits the society. And we are glad that we could collect a lot of resumes and CVs from the talent pool of Suleiman. هفتەی کارسازانی جیهانی کە ئیڤێنتێکی بەلایەن FiveOne Lab وانە بەرگرا بوو. لەم ڕۆژی ئیڤێنت هەیە ئەو ستارتەپی کوردستانی فابریکەیان کردە بەکاری توانیان خودگەشیان ناو بەکارەکەیان لەم ئیڤێنتە بەشدار بوون. ئیڤێنتەکە لەسەر ئەوە بوو کە هەلی کارگەشتانە بۆ گەنجان ئەو بزانین کە ڕۆژێکیان بێتی گەشیان پێیاوە بتوانن ئیمپلۆیی لەلایەن خۆیان دابنێن و هەمان کاتە عەرضی پرۆدەکتەکانیان هەیە بلو پرۆسەسکێکەری بەشدار بوون لێرە و پێی کوشینەکان لێرە ئامادەکەن. بەڕای من ئیڤێنتێکی ئەم ئیڤێنتانە بکرێت زۆر پێویستە لەبەرەوەی ئێستا کۆمپانیەکەدا ئەنجام پێویستەکە ئیمپلۆی وەربگرن هەلی کار زیاتر تەواو بکەنەوانێ و ئیڤێنتەکە بەگشتی ئیڤێنتێکی زۆر بازرگانیمان عەلاقە لەگەڵ چەند کەسێکی دەرەوانێ پێیا بکەین و هەماشیری ئێکسپریەنسەکە بکەین لەمان کاتە خەڵکی باشی بوو بۆ ئینتەرڤیان ئینتەرنشیپیان وەربگرن. زۆر خۆشحاڵ بووم کە لێرە بەشدار بووم دووبارە. زۆر سوپاس بۆ FiveOne Lab. ئەم کاتتان باش، من شیرینم خاوەنی چرا بۆ خزمەتی قژە و من بەرهەمەکانم هەمووی سروشتیە ڤیگنە، یعنی هەر هەمووی لەسە ئۆرگانیکن. ئێمە بێجگەر لە بەرهەمەکانمان کە بۆ قژە هەمووشی بۆ ئەوەیە کە درێژی کاتەوە بریقی پێبێنێ و زۆر 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 خزمەتێکی باشە بۆ قژەکە. ئەمڕۆ FiveOne Labs ئێڤایتیان کردین بۆ ئەم ئیڤێنتە کە هەلی کار بوو بۆ گەنجەکان، چونکە ئێمەش وەکو لۆکەڵ ستارت ئاپ وردە گەورە ئەبین و خەڵکبانەوەی کە لەگەڵمانە ئیشکات کە بۆ سۆشیال میدیاکەمان بێ لەگەڵمانە بوون بۆ ئیڤێنتەکان یا ئینتەرنشیپەکان بێت.
جات اسمه بسيطة بجاري مع كتوى زوج مصير شكري ولما بس بنها مكان عمدا بنها بإيه بسرق زمانه يمتدى وماشي رشوة زمانه ماشي كتيا كلما وبكريادو بكاتاتوا كانت بدو رنگ رشوة سبي كشتري باباكيان ما أو فلان وبكيساني شكال لقماشي بكتنوا آخر واتافياو وبانوش واتا آخر كأو قماشي لدرتو زائدا أو قماشي شانيا سوان تاكت شوري لو كورو لو أهدتان أخوان بيكوشي سو أبرز كان شانيا لقل أول نحمس discount لسنة لو أورد تايبت $5 سفاسان